السلام عليكم. موضوع كمان لسر ليفرا باسكي كشتي ليفر دكين دەکەوێتە کوێ و فانکشنەکانی چین و ئەنەتۆمیەکەیتیە هەروەها ئەو نەخۆشیانەی کە تووشی لیڤەر دەبنچین و نیشانەکانی ئەو نەخۆشیە چین ئێستا باسییان دەکەین. ئەگەر بین باسێکی لیڤەر بکەین، لیڤەر گەورەترین ئۆرگانی ناوەوەی جەستەی مرۆڤە کە دەکەوێتە سەرەوەی لای ڕاستی سک ژێر دایەفرام واتە ناوپەنچک. خوێن لە دوو شوێن وەردەگرێ. یەکەمیان لە هیپاتیک ئارتێری کە بە ئۆکسجین دەوڵەمەندە و هەروەها لە پۆرتال ڤین کە ئەویشیان بە خۆراکە مادەکان نیوترێنتەکان دەوڵەمەندە. دەڵێن لیڤەر پێویستە بۆ میتابۆلیزم و دیتۆکسیفیکیشن هەروەها دایجێشنی لەشی مرۆڤ. بێن باسی ئەنەتۆمیەکەی بکەین. کێشی لیڤەر لە مرۆڤێکی پێگەیشتوو بە شێوەیەکی گشتی 1.2 تا 1.5 کیلۆگرامە و شەیپەکەی چۆنە؟ ڕەفلی وێج شەیپدا کە قاوەیەکی سورباویشە. دین لیڤەر دیڤایدد بەسەر دوو بەش دابەش بووە، بەسەر دوو لۆبی لای ڕاست و لۆبی لای چەپ. لۆبی لای ڕاستەکە گەورەترە و هەروەها دوو لۆبی لە خۆی بچووکتر تێدایە. یەکەمیان کاودێت لۆبی پێدەوتە، دووەمیشیان کوادرێت لۆب. لۆبی لای ڕاست زۆربەی میتابۆلیزم و دیتۆکسیفیکیشنی ناو لیڤەری لەوێ دەکرێتە ئەو فەرمانەی زیاتر لێرە جێبەجێ دەکرێت لەبەرەوەی خانەکانی لیڤەر زیاتر لێرن کە پێیان دەوترێت هیپاتۆسایتەکان. و لۆبی لای چەپمان هەیە کە ئەو بچووکترە و هەروەها زیاتر بەرەو میدلاین دەڕوات. ئەم لۆبە تەنکتریشە لە لۆبەکەی تر و هەروەها ڕۆڵێکی گرنگی هەیە لە بایل پرۆدەکشن و ستۆرێجی گلایکۆجین. هەردووکیان پێکەوە وەکو فەرمانێک هەردووکیان پێکەوەش فەرمانەکە جێبەجێ دەکەن. دێنە سەر بەپێی ستراکچەرەکانی تر لیڤەر دەکەوێتە کوێ. بۆ نمونە لە سوپێریۆرلی لە سەرەوەی لیڤەر دایەفرام هەیە کە لیڤەر دەکەوێتە ژێری. ئینفێریۆرلی لە ژێرەوەی ستۆمەک و کۆڵۆن هەیە. ئەنتێریۆرلی لە پێشەوەی ڕیبەکان هەیە، لەوە ڕیبەکە دەیپارێزی لە لای ڕاست. و پۆستێریۆری دەڵێن ڕوو لە ڤێرتێبرال کۆڵم فەقەراتی پشتە. بین باسی فانکشنەکانی لیڤەر بکەین. لەبەرەوەی لیڤەر ئەندامێکی گرنگە و بەرپرسیارە لە چەندین فەرمانی جیاواز لە لەشدا. لەوانە دیتۆکسیفیکیشنمان هەیە، پاکردنەوەی ژەهرەکان. اینجا بە هەر هۆکارێک بۆ مەبارەی زیانبەخشی وەکو دەرمانی بەکارهێنا یاخود کحولی زیاد لە پێویستی خوارد بێتەوە یان هەر ژەهرێک لە خوێندا لای دەبات. دووەمیان میتابۆلیزممان هەیە، یارمەتیدەرە لە تێکچوونی کاربۆهایدرایت و چەوری و پرۆتینەکانی وزە. سێمیان بایل پرۆدەکشنمان هەیە، بەرهەمهێنانی زەرداو کە ئەمە پێویستە بۆ یارمەتیدانی هەرسکردنی چەوریەکان. ستۆرێجمان هەیە، دەڵێن لیڤەر ستۆرێجی چی دەکات؟ ستۆرێجی گلایکۆجینە، ڤیتامینەکانە و کانزاکان هەڵدەگرێت و لە کاتی پێویستدا بەکاری دەهێنێت. و ڕێکخستنی شەکری خوێن بڵەد شوگەر ڕێگولیشنمان هەیە، ئەمەیان ڕێژەی گلۆکۆز لە خوێندا کۆنترۆل دەکات. باشە. شەشەمیان پرۆتین ساینتێسایز، دروستکردنی پرۆتینە، پرۆتینی گرنگ دروست دەکات وەکو ئەلبۆمین و هۆکارەکانی خوێنمەیەنیشمان هەیە. و هەفتەمیشیان کارکردنی بەرگری لەش، یارمەتی بەرگری لەش دەدات لە جژی هەوکردن. نەخۆشیەکانی لیڤەرمان هەیە. نەخۆشیەکانی لیڤەر هەیتمان ئەو نەخۆشیە دەکرێت جیاواز بن. نەخۆشیەکان هەمانە هەوکردنی جگەری جۆری ئەیمان هەیە و هەوکردنی جگەری جۆری بی و هەوکردنی جگەری جۆری سیشمان هەیە. دەڵێن وە ئەو نەخۆشیانەی بەهۆی درۆگ و بەهۆی ژەهرەکان یاخود خواردنەوەی زۆر ئەلکۆحۆل دروست دەبن وەکو فاتی لیڤەر دیزیز، باشە چەوری لیڤەر و سیرهۆزس و شێرپەنجەی لیڤەریشمان هەیە و دەکرێت نەخۆشەکە بۆ ماوەی بێواتە لە باوانیەوە لۆی مابێتەوە وەکو هیمۆکرۆماتۆسیس و ویلسۆن دیزیز. دەڵێن نیشانەکانی نەخۆشیەکانی جگەر دەکرێت جیاواز بن، بەڵام بە زۆری هەڵاوسانی سک و قاچەکانە و زوو بریندار بوونە و هەروەها گۆڕانی ڕەنگی پیرسایی و میز یاخود زەردبوونی چاوەکان و پێست.
هەندێک جار هیچ نیشانێکمان بە دەرناکەوێت. باشە چۆن دیاری بکەین کە ئەو لیڤەرە تووشی نەخۆشی بۆ دەڵێن بە تێستی ئیمەیجینگ واتە بە وێنەگرتنی یاخود بە لیڤەر فانکشن تێست بە تێستی فەرمانەکانی لیڤەر دەکەین و چێکی دەکەین ئاخۆ فەرمانەکانی بە تەواوەتی جێبەجێ دەکات وەگەر بە تەواوەتی جێبەجێ نەکرد ئەوە دەتوانین بەوە دامێجەکەی دیاری بکەین و یارمەتی دەین لە دایگنۆزی ئەو نەخۆشیەدا. ئەوەشان ڕفرێنسەکان.